بە براوی $50 کارتی مۆبایل تەنها بە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە. هەر ئێستا سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لینکەکەیم بۆتان داناوە. ڕاستەوخۆ ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ بردنەوەی $50 کارتی مۆبایل. کاتێک کەناڵەکە دەگاتە 17,000 سەبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا و کارتەکان بەسەر 5 کەسیشدا دابەش دەکات. ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن، هەروەها کەناڵێکی زۆریش جوانە، هەمیشە لایڤ ڤیارەکانی تێدا دەکاتەوە. دڵنیابن لە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە پەشیمان نابنەوە. لە منداڵیەوە زانی ومانە حەوسەیر و سەمەرەکەی جیهان چییە؟ بەڵام بە تێپەڕبوونی کاشتی نوێتر دەردەکەوێ. بێگومان سروش زۆر نایابە و لەوانەشە بزانی کە ئەم ماسیە ددانی مرۆڤی هەیە و ئەم بوونەوەرە سەیرە لوتی لە قاز دەچێ، بەڵام قازیش نییە. لەوانەیە هەندێک کەس بڵێن ئێمە هەموو شتێک دەربارەی سروش دەزانین، بەڵام دوای تەماشاکردنی ئەم ڤیدۆیە لەوانەیە پێداچوونەوەیەک بەو قسەیەدا بکەن. ئەزیزانم لەگەڵم بن، لەم ڤیدۆیەدا چەند شوێنێکتان نیشان دەدەم کە لە ڕووی زانستیەوە ئەستەمە بوونی هەبێ، بەڵام لە ڕاستیدا بوونی هەیە. لەگەڵمان بن. شەشەم، تافگەکانی دوورگەی مۆرشیوس. ئەمڕۆ ئەگەر خەڵک تافگەکان ببینن هیچ سەیر نابێ بەلایەنەوە، چونکە لە زۆربەی هەرە زۆری وڵاتەکاندا بوونی هەیە، جا گەورە بێ یاخود بچووک. بەڵام ئایا قەت باوەڕ دەکەی تافگەیەک هەبێ لە ژێر دەریاکاندا بێ؟ بەڵێ لە هیندستان ئەمە بوونی هەیە. گیایەکانی ناو دەریا و خۆڵەکە و ماسیەکان دیمەنێکی جوان دەبەخشن، بەڵام وەکو دەبینن ئاوەکە لە تافگەکە دەڕواتە خوارەوە. و منش پرسیارێکتان لێ دەکەم، ئایا بەڕای ئێوە ئاوەکانی ئەو تافگەی ژێر دەریاکە دەچێت بۆ کوێ؟ چیت بە خەیاڵدا دێت لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسە. پێنجەم، کاوای ئیگن. ئێمە ئەوە دەزانین کە لە ناو گڕکانەکاندا ڕێژێکی زۆر مادەی ڕەنگڕەساسی تێدایە و لەگەڵ هەڵسوونی گڕکانەکاندا ڕەنگێکی سوور و پرتەقاڵی دەردەکەن. بەڵام لە کاوای ئیگن جیاوازە، لەوانەیە باوەڕ نەکەی، بەڵام ئەم گڕکانە ڕەنگی شینە لە جیاتی ئەوەی پرتەقاڵی بێ. ڕاستیەکەی ئەمە گڕکانێکی ڕاستەقینە نییە، بەڵکو بەشێکە لە زنجیرە گڕکانەکانی ئیندۆنێسیا کە لە خوارەوەیدا بە ڕێژەی 200 متر دەریاسیەکی لێیە کە پڕە لە گۆگرد کە گەورەترینە لە جیهاندا، بۆیە گۆگردی شل دەڕواتە ناو دەریاسەکە. بەڵام پلەی گەرمی دەمە گڕکانەکە ناگاتە پلەیە کە ببێتە هۆی تەقینەوەی گڕکانەکە. بەڵام ئەگەر هەر کرێکارێک لە کانگاکەدا کار دەکات و ئاگرێکی کردەوە، ئەوە گڕکانەکە ئاگریاوێکی شین دەردەکات. چوارەم، بەردە دەنگدارەکان. گەر هات و جارێک نزیک بوویتەوە لە ناوچەی پۆتستان لە بنسلڤانیای ئەمریکادا، ئەوە لە بیرت نەچێ کە سەردانی ئەم ناوچەیە بکەی و هەروەها چەکوشەکەشت لە فکر نەچێ، چونکە کاتێک چەکوش لە بەردەکان دەدەیت دەنگێکی سەیر دەردەکەن. خەیاڵ بکە کاتێک بە چەکوش لەم بەردانە دەدەیت و پاشان گوێت لە دەنگێکی وا ببێ. بۆ چەندین ساڵ زانایان نەیاندەزانی هۆکارەکەی چییە. کاتێک چەکوشەکە دەدەیت پیایدا وەکو ئەوایە بیدەی بە ئاسنێکی گەورە کە لە ناوەیدا بۆشایی و بەتاڵایی هەیە، وەک چۆن بە منداڵی بەردمان لە ستونە کارەبایەکان دەدا. بەو شێوازەیە بۆیە کاتێک بە چەکوش دەدەیت لەم بەردانە وەک ئەوە وایە لەسەر ستەیجێکی پڕ لە میوزیک وەستا. سێم، دوورگەی شین. لە هەموو جیهانەوە خەڵکی دێن بۆ یابان بۆ ئەوەی ئەم ڕووبارە بچووکە جوانە ڕەنگا و ڕەنگە بریقەدارە ببینن، کە تۆ ئەم دەریاسە شینە دەبینی یەکسەر بیرت بۆ ئەوە دەچێ کە لەوانەیە کەسێک بە مادەی کیمیایی وای لێ کردبێ. جا بۆچینە؟ ئەمە بیرۆکەیەکی باشە، چونکە دەبێتە هۆی هاتنی گەشتیارەکان لە هەموو جیهانەوە بۆ تەماشاکردنی. بەڵام لە ڕاستیدا ئەم ڕووبارە هیچ زۆرە مادەیەکی کیمیایی تێنەکراوە و شتێکی سروشتیە و کەسیش نازانێ بۆچی ڕەنگەکەی بەم شێوازەیە. دەوترێت لە ژێر ئاوەکەدا سەرچاوەیەکی ئاوی هەیە کە خوێ و ئەلمنیۆمی زۆری تێدایە و ئەم ئەلمنیۆمە دەبێتە هۆکاری ئەوەی ڕەنگی ئاسمان پێسەوانی خۆی بکاتەوە. بەڵام ئەم وەڵامەش بە تەواوەتی پشت ڕاست نەکراوەتەوە. بەڵام ئەوە گرنگ نییە، بەڵکو ئەوە گرنگە کە چنێک جوان و سەرنجڕاکێشە. هەروەها وای لە خەڵکی کردووە لە چەندین وڵاتی جیاوازەوە بێن سەردانی بکەن و ئەمەش داهاتێکی باش بۆ وڵاتی یابان دابین دەکات. دووەم، شانای تیمپیشکە کە باسی ئەم ڕووبارە دەکەین بۆتە هۆی دروستبوونی چەندین ئەفسانە ڕوحیەکان. لە ڕاستیدا ئەم ئاوە ئەوەنە گەرمە وەک ئەوەیە ئاگرێکی گەورەی لە ژێردا داگیرسا بێ، چونکە لەم ناوچەیەدا پلەی گەرمی ڕێک نییە،
چونکە لە هەندێک ناوسەدا پلەی گەرمی چل تێپەڕ ناکە و لە هەندێک شوێنیش ئاوەکە پلەی گەرمیەکەی دەگاتە 200 پلەی سیلیزی بۆ ماوەی چەندین ساڵە گەڕان بە دوای دەکراوە، بەڵام هیچ شتێکیان نەدۆزیوەتەوە. بە دڵنیاییەوە پلەی گەرمی ڕووبارەکە بەرز نابێتەوە تاوەکو گڕکانێک لێوەی نزیک نەبێ. نزیکترین گڕکان لەم ڕووبارەوە 700 کیلۆمەتر لێوەی دوورە و تا ئێستا هۆکاری گەرمیەکەی نەزاندراوە و ئەبێ ئەوەش بزانین هیچ وزە گەرمیەکی زەوی لەو شێوەیە لە هیچ شوێنێک بوونی نییە. یەکەم و کۆتایی بیری بەبەرد بوو. لەوانەیە جارێکیان گوێت لە نیدۆسات زۆر زانابوو بێ کە ئەویش دێوێکە کە مرۆڤەکان دەکات بەبەرد و ئەم بیرش کە باسی دەکەن هەمان هێزی هەیە، بەڵام لەسەر مرۆڤ نا بەڵکو لەسەر شتەکانی تر و ئەمەش ڕاستەوخۆ نا بەڵکو دوای 2 مانگ ئەو کات دایانکا بەبەرد و بەڕاستی ئەمە شتێکی سەرنج ڕاکێشە. ئەم بیرە دەکەوێتە باکووری یۆرکشایر لە نزیک نیرزبرۆ لە بەریتانیا. زاران کە زانست و زانایان بوونیان نەبوو، خەڵکی وای دەزانی ئەوە نەفرەتیەکی شەیتانە. دواتر دوای پەیدابوونی زانست و تەکنەلۆجیا زانایان بۆیان دەرکەوت کە ئەم ئاوا ڕێژێکی زۆر ئاسنەکانی تێدایە، بۆیە هەر شتێک لە ژێریدا دابنرێت ئەبێتە پارچەیەکی بەبەرد بوو. کام لەم شوێنانە سەرنجی تۆی ڕاکێشە ئەوە دەتوانی لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسی. زۆر خۆشحاڵم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەزێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن. بەو شێوازە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێدەگات و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.